لە نێو دەربەندی ڕانیەدا دوو پیاو لەناو بەلەمێکدا بە بەکارهێنانی تۆڕ خەریکی ڕاوە ماسین. لێرەدا هەندێک خەڵک بۆ ژیان و هەندێکیش وەکو حەزێک ڕۆژەکانیان لەنێو ئەم گۆمە ئاوەدا ئەبەنە سەر بۆ ڕاوکردنی ماسیەکان. ئەمڕۆ کۆتا ڕۆژی وەرزی ماسیگرتنە. ئەنەس بە دوای ماسیەکاندا دەگەڕێت. ئەمە ڕێگایەکی تایبەتی ماسیگرتنە کە پێی ئەوترێت شەتداو. حەسەن و ئەنەسی کوڕی لەگەڵ میرکۆی هاوڕێی ڕۆژانە چەند کیلۆمەترێک بە ئۆتۆمبیل و بە پێ ئەبڕن و لە بەرەبەیانەوە ڕوو ئەکەنە ئێرە بۆ ڕاوەماسی. وەڵاهی بەیانیان زوو دێن بۆ ڕاوەماسی لەگەڵ ئەنەسی کوڕم، ئەو زۆر حەزی لە ڕاوەماسیە، کوڕێکمە زۆر هیواەتی ڕاوەماسیە، ڕۆژانە دێنە سەر بەعرێ و دەست دەکەین بە ڕاوەماسی. جا ڕۆژێ ماسی دەگرین، ڕاو هەیە، ماسی هەیە، ڕۆژێ ماسی دەگرین، بەس زۆر ڕاویشێ ڕۆژێ ماسیان ناگرین لەبەرەوەی ماسی گرتن زەحمەت و ناڕەحەتی یەکجار زۆرە. ماسی نییە، ناڕەحەت دەبی، گەرمایە، ماندوو دەبی، دەچی ئاوێ، ناڕەحەتەکانی لەوەیدا. بەڵام ئەگەر جارێک ماسیت گرت ئەوەندە خۆشە ڕاوکردنەکەی، هەموو شتەکان دەبیدەچنەوە. گەرچی ئەوان وەک حەزێک ڕاوەماسی دەکەن، بەڵام ئەم کارە زەحمەت و قورچایی خۆی هەیە. ئەوەش شەداوە، هەر یەکەی بە نوعێک دروست دەکات. هەندێکەیە لە شیشەی مەسەلاعی سەبی دروستی دەکات، بەزی من بۆ خۆم بۆ ڕێ ئاوەیە لە بۆ ڕێ ئاوە دروستم کردو، هەر یەکەی بە نوعێک دروستی دەکات. ئەو ماسێ دێتە بە یاری مێ و نێرە، مێیەکە گەرای دادەنێ، نێرەکە شیری پێدا دەکات. جاری وایەک مێ 12-13 نێرەی بەدواوەیە. ئێستا دوێنێ باش بوو، دوێنێ ماسی چاکە بوو. ئێمە لێرە بووین، ماسی باشە بوو، هەتا 5 کیلۆی گیرا، 4 کیلۆی گیرا. ئەو نوع ماسی ئەوە کەڵەکەی پێدەڵێن. کەڵەکە ماسی دێتە بە یاری، دە 12 بە دوویەکەم سواری یەک دەمن دێنە نێو گەرمیەوە. ئەمەش بە ماتەماتە بوویان دەچێن خۆیان پێدادەن، جاری وا 5 دەکەوێتە ناوە، 6 دەکەوێتە نا، 7 دەکەوێتە نا بەجارە. ئەم ڕێگە تایبەتەی لێرە بەکاردێ پێی ئەوترێت شەتداو و لە بەهاراندا ڕەواجی زیاترە. ئەوان کە ڕۆژانە دێنە ئێرە هەندێک جار بەدەستی پڕ دەگەڕێنەوە، بەڵام هەندێک جار لە بەرەبەیانەوە تاکو ئێوارە لە چاوەڕوانیدا ئەبن. ئەو چاوەڕوانیە دوور و درێژەی کە ئارامیەکی زۆری ئەوێت. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.